نووسری ئیسلامی و بانخواس ئەحمەد شوقەیری لە کتێبی ئەلئەڕبەعوندا کە ئەم کتێبە ئەلحەمدوللا کراوە بە کوردی لەلایەن مامۆستا مەودود جەبارەوە بە ناونیشانی چل ئەلئەڕبەعون یەکسەر ناونیشانەکەی خۆی کراوەتە چل. لە لاپەڕەی سەددا ئەحمەد شوقەیری دەفەرمێ باوکم کاتی خۆی لەسەر کار بوو، لە شوێنێک کاری دەکرد. لە شوێنی کارکردنەکەی لە فەرمانگەکەدا کابرایەکی لەگەڵا بوو لە ژوورەکەدا خۆی زۆر لە باوکم بە بەرزتر دەزانی، تەکەببوری لێدەدا بەسەر باوکمدا، خۆی بەوە گەورەتر دەزانی پلەی وەزیفی ئەو لە باوکم باڵاتر بوو. هەروەها لە ڕووی عەشرەت و هێز و چەک و دەسەڵات و نەژاد و بنەماڵەشەوە خۆی لە باوکم بە باڵاتر دەزانی، باوکمی بە فەقیر و بێکەس دەزانی. باوکم ڕقی لەو پیاوە دەبەوە، چونکە هەموو مرۆڤێک لە ئاستی خۆیدا شتە، با لە تۆ هەژارتر بێ، با پارەی وەکو تۆ نەبێ، با وەکو تۆ بنەماڵەیەکی ناودار نەبێ و عەشرەتێکی گەورەی نەبێ. هەموو مرۆڤێک خاوەن ڕێزە لای خواوە، خاوەن ڕێزیشە لای خۆشی. کاتێککە هەز دەکات تۆ بە چاوی سوک سەیری دەکەی و بە چاوی کەم سەیری دەکەی، هیچ دەسەڵاتیشی نەبێت لە ناخەوە ڕقی دەبێتەوە، ناحەزێکت بۆ خۆت پەیدا کرد. و ئەگە دەتەوێت ناحەزن نەبێ ڕێزی هەموو کەس بگرە، هەموو کەس شایانی ڕێز لێگرتنە، هەموو کەس لە بەرگی خۆیدا شتێکە. ئەو پیاوە دەڵێت کە باوکم ئاوا ڕقی لێی دەبەوە بەهۆی خۆ بە گەورە زانینەکەیەوە، دوای چەند ساڵێک نەخۆش کەوت. کە نەخۆش کەوت نەهات بۆ فەرمانگە و بە دایرەکە، لە ماڵەوە کەوت. باوکم وەکو موسڵمانێک، وەکو واجبی موسڵمان لەسەر موسڵمان، کەسێک کە لێن نزیک بوو، هاوکار و هاوپیشەت بوو، نەخۆش کەوت. سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم عیادەة المەریض، سەردانیکردنی نەخۆش و هەواڵپرسینی بە شێوازێکی شەرعی کە ببی بە مایە ڕەحمەت و دڵخۆشکردنی بە مەرجێک زەحمەتی خۆی ماڵ و منداڵی نەدەی لە کاتی ئەو سەردانی نەخۆشیکردنەدا. باوکم بە ناچاری پێی لە جەرگی خۆی ناو چوو سەردانی کرد بۆ ماڵەوە. کابرا لەسەر قەڵەوێرە بوو، کاتێک کە ڕاکشا بوو ئەوەی چەند ساڵێکە وەکوی پێویست خۆشی نایە بەڵکو ڕقیشی لێ دەبێتەوە. ئەڵێ دەست بەجێ کابرای نەخۆش کە پێشتر کیبر و خۆبەزلزانینێکی هەبوو بەهۆی پلەکەیەوە، هەروەها بەهۆی بنەماڵە و نەژاد و نەسەبەکەیەوە، لەو دەقەیەوە باوکمی زۆر زۆر خۆش دەویست. جا قورئان سەیری وردی قورئان کەن دەفەرمێ فەئیذا الەذی بەینەکە وەبەینەهو، ئیذا بۆ پەیدا بوونی ڕووداوێکی کتوپڕە. خوا دەفەرمێ ئەگە خوا ڕەحمت پێ بکا و ئەو ڕەحم و بەزەیە بچێتە دڵتەوە، کاتێک کەسێک نەیارتەوە و دۆستت نییە و خراپەت دەیەوێ بەرامبەر بکات، تۆ هەوڵ بدەی بە جوانترین شێوە بیکەی بە دۆست، بە هەڵوێستێکی جوان، وەکەوەی کە باوکی ئەحمەد شوقەیری یەکسەر چوو نەعلەکانی بۆ دانا. ئەڵێ لەو کاتەدا ئەو پیاوە فەوری بوو بە خۆشەویستی باوکم. ئەم جارەکانە زیاتر ڕێزی باوکمی دەگرت، لێی نزیک بۆەوە. فەئیذا الەذی، دەست بەجێ دڵنیا بە هەڵوێستی ئەو نارە دەگۆڕێ و دەبێتە دۆستت. دەفەرمێ وەلیٌ حەمیم، دەبێتە دۆستی گیانی بە گیانی. کوردەواری چەند ڕەڵە دۆستی گیانی. وەلیٌ حەمیم، ئەو کەسێک کەوا دوێنێ ڕقی لێ دەبووە، هەر لە دوای ئەم ڕووداوە کە هەدیەکەت بۆ برد، کە سڵاوێکی گەرمت لێ کرد، کە قاپی سارەکەت بۆ کردەوە، کە جێگات بۆ سۆڵ کرد لە مەجلیسەکەیە، کە لای خەڵک بە چاکە باست کرد، فڵان کەس زۆر ڕقی لە تۆیە. چونکە لە ناخی خۆیدا ڕقی لە تۆیە، چاوەڕێی ئەوەیە کە ببیستێتەوە تۆ زەمی بکەی، کەچی کتوپڕ دەبیستێتەوە ئەڵێن وەڵڵا فڵان کەس لەو مەجلیسەیە زۆر باسی پیاوەتی و مەردایەتی و سەخاوەت و چاکەی تۆی کرد. وەڵڵای دەست بەجێ فەئیذا، خوا دەفەرمێت دەست بەجێ ئەو نارەی چەند ساتێک لەوە پێش ئەبێتە وەلیٌ حەمیم، ئەبێتە دۆستێکی گیانی بە گیانی. ئەحمەد شوقەیری دەڵێ بەس لەسەر ئەو چاکەی کە باوکم نەعلەکانی بۆ هەڵگرت و بردی لەبەر پیاداینا، لەبەر حرمەتەوەی کە نەخۆشەوە بێتوانایە، بوو بە دۆستی گیانی بە گیانی باوکم. ئەڵێ 6 ساڵی ڕێک وەکو برا ژیان بەیەکەوە، 6 ساڵ دوای ئەو ڕووداوە، 6 دانە ساڵ ناحەزی و دوژمنایەتی گۆڕا بە برایەتێکی گیانی بە گیانی. بۆیە بەیانی کە ڕۆژی جەژنە، بەڕێزان با بیکەین بە فرسەتێک ئەو کەسەی کە لە دڵی خۆتاوە ئەزانی ڕقی لێتە، بە کردارەکانی وا دەبینی کە نەیارتە، تکایە بە ئەم ئاەتە قورئانیە جێبەجێکەین و بیکەین بە دۆست.